تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی وەرزشیە کە باز لە گرنگی تۆپی بالەوە گرنگی ئەم وەرزشە لە چیدایە و قسە و باسی زیاتر لەسەر یەکێک لە یاریزانیان نمونەیەکانی بواری بالەکەین. بەر لەوەی بچینە لای تەوەری بەرنامەکەمان راپۆرتێکمان لەبارەی ببورن لەبارەی ژیانی وەرزشی وەلید عارەب یاریزانی تۆپی بالە بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بوونی خەون و خولیا بۆ گەیشتن بە هەر ئامانجێک تەنها باوەڕ بەخۆبوونی دەوێت بۆ ئەوەی خەونەکەت بکەیتە ڕاستی. وەلید تەمەنی 38 ساڵە و خۆشەویستێکی زۆری بۆ تۆپی بالە هەیە و خەو و خۆراکیشی بووەتە ئەو یاریە. وەلید بەهۆی بەرزی ئاستی لە تۆپی بالەدا گەیشتۆتە لووتکە لەلایەکەوە مامۆستای زانکۆیە و لەلایەکی دیکەوە تا دێت هیوا و ئاوەتەکانی لە بوارەکەدا دێنێتە دی. وەلید عارەب توانی بە سەرکەوتووی بڕوانامەی دکتۆرە لە تۆپی بالە بەدەست بهێنێت. وەلید خۆویست نییە و توانەکانی پەخش دەکات، هەر بۆیە لە ساڵی 2016 فێرگەی تۆپی بالەیانی هەولێری دامەزراندووە. توانای منداڵان و گەنجان لە وەشەدا بەرجەستە دەکات. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکی جیاوازە. من لە سەرەتای دەستپێکردنی یاریکردن بە تۆپی بالە بۆ و هەر حەزیشم بەو یاریە بووە. دوای خوێندنی تاواکردنی کۆلێژم پەروەردەی وەرزشی بوو، لە دوای ئەو تاواکردنی ماستەرەکەم بوو. ئەمڕۆژ کە دکتۆریەکەم لە هەمان کاتدا هەمویان ڕەبتن بە تۆپی بالەوە بە ئەو اختصاسە عەمەلیە کە بۆ خۆم هەمە ڕەبتم کردبوو لەگەڵ اختصاسێکی نەزەری تێکەڵم کردبوو بتوانم دکتۆریاکە پێبیمەوە. خۆشبەختانە ئەمڕۆ بەسەرکەوتوی دکتۆریاکەم تەواو کردو بتوانم ئەو هەموو کۆمەڵە شتەی کە تێکەڵم کردووە بەیەکەوە لە ناحیەی عەلمیەوە خزمەتێکی بچووکی شارەکەم و یانەکەم بکەم کە یانەی هەولێرە لە ڕووی ئەکادیمیەوە بتوانین چەند یاریزانێک دروست بکەین بۆی لە داهاتوودا نمونەیەکی جوانی وەرزشیمان هەبێت. وەلید عارەب لە ساڵی 2000 دەستی بەیاریکردن کردووە لە یانەی هەولێر. ماوەی 10 ساڵ لەسەر یەک درێسی یانەکەی پایتەختی پۆشیوە. دواتر چەند جارێک ئاڵوگۆڕی یانەکەی کردووە لە نێوان هەولێر و پێشمەرگەی سلێمانی و شوڕتەی بەغدا و دوجار گەڕایەوە یانەی هەولێر و تا ئێستا بەردەوامە لە یاریکردن و کاپتنی یانەی هەولێرە. بەڕاستی نازانم بڵێم چی، هەموو ژیانی من بالەیە، هەموو ژیانی بۆم بەخشی. یەکەم شت ناساندنم لەناو خەڵکاندا بەهۆی بالەوە بوو. دووەم خوێندنی تاواکردنەکەی دکتۆریایەکەم هەر لەسەر بالە بوو بەهۆی بالەوەش بوو. سێم ژیانی هاوسەرگیری کەشم هەر لەسەر بالەوە بوو. یعنی ئێستا دەتوانم بڵێم تەواوی ژیانم بوویتە تۆپی بالە. یعنی چۆن لەگەڵ بنەماڵەکەی خۆم و خانەوادەکەی خۆم و عایلەکەی خۆمدا دەژیم هەروەهاش بەبێوان ناتوانم بژیم، هەروەهاش ببێ تۆپی بالە ناتوانم بژیم. بەڕاستی لە هەموو ژیاندا من دوێنێکە گفتوگۆی دکتۆریاکەم کردووە ئەمڕۆ لە تەمرین ئامادەمە. یعنی هەر کەسێک کە لە زیاتی من بێ هەفتەیەک پێویستی بە پشوو هەیە بەڕاستی، بەڵام ناتوانم. بیرم لەوە کردوەوە کە ببم بەڕاهێنەر ئینجا ئەو بیرکردنەوەی من دەتوانن یانەکەمان یانی دەستەی کاژێری یانە وەخود یاخود سەرۆکیانە یاخود سەرپەرشتای تیپەکەم بڕیا لەسەرداتن لەسەر ئاستی من. کاتێک ئاستی من بە پێویست نەما بۆ یاریکردن یان پێشەوەی بگەمەوە ئاستەی کە بە کەلکی یاریکردن نایەم بۆ خۆم بڕیار دەدەم ئەگەر منیان قبول بوو وەکو ڕاهێنەر من بە خۆشحاڵیەوە ڕاهێنەری یانەکەم دەکەم. بڵێ لەوانەیە زۆرە هەر ئەم ساڵ کۆتایی ساڵم بیتن و احتیمالیشی هەیە تەمرینی باشتر بکەم و بتوانم ئاستێکی باشتر پێشکەشکەم بەردەوام بۆ یاریکردن. پێشووتر وەلید 3 جار بووەتە پاڵەوانی یانەکانی عێراق لەگەڵ یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی و چەند جارێکیش بەشداری پاڵەوانتی عەرەب و ئاسیاشی کردووە لەگەڵ یانەکەی. لە خولی کوردستانیش چەند جارێک لەگەڵ یانەکانی بووەتە پاڵەوان. ماوەی 10 ساڵ لەسەر یەک لە هەڵبژاردە جیاجیەکانی عێراق یاری کردووە لە پاڵەوانتیەکانی دەرەوە. وەلید چەند وەرزێکیش وەک باشترین یاریزانی کوردستان و عێراق دیاری کراوە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر. بینەرانی عزیز راپۆرتەکە سارد نەبێتەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی پەیامی ڕۆژەوە وەلید عارەب عەبدوڵڵا یاریزانی نمونەی تۆپی بالە لە هەرێمی کوردستان میوانی
بەرنامەی پەیامی ڕۆژە ڕاستەخۆ دەچینە لای بەڕێزیان و قسە و گفتوگۆ لەسەر ژیانی تایبەتی خۆی و گرنگیدان بە تۆپی بالە لە هەرێمی کوردستان دەکەین. کاگۆلی زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ. زۆر سپاس ئەگەر لێەوە دەست پێ بکەین دیارە راپۆرتەکە بەشێکی زۆر باس لە ژیانی جەنابتی کرد لەسەرەوەی کە چۆن تۆپی بالە بەلاتەوە گرنگە بە کورتەیەکی تر لە ژیانی خۆتەوەی کە لە راپۆرتەکەن باز نەکرا بۆ گەر باسیکە بۆ بینەران سپاس دەکەین. سەرەتا سپاس بۆ کەناڵەکەتان و سپاس بۆ ئێوەی بەڕێز و سپاس بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەیام. بەڕاستی تۆپی بالە لە ژیانی مندا زۆر گرنگە. لە سەرەتای ینی هەستکردنم بە وەرزش تۆپی بالە بووە تا ئێستاش هەر لەنا ئەو وەرشە بەردەوامم، ینی وەکو کەسایەتێک کە لەگەڵم هاوڕایە هەموو کاتێک بێکەوەین. لە خوێندنگاکەشمدا لە کۆلیژەکەم هەر لەسەر تۆپی بالەم، لە ژیانی وەرزشیشم هەر تۆپی بالەیە. یعنی ئەوەی لەگەڵ تۆپی بالە دەیکەم پێم وابی لەگەڵ هیچ کەسێک نەم کردوە تا ئێستا، چونکە لە بەلایانی کەم لە شەو ڕۆژێکدا ئەمن ینی هەتا ئەو کەسانەی کە لە نزیک برادرە نزیکەکانیشم هەر بەهۆی تۆپی بالەوە ناسی و من ینی زۆر تایبەتە بەلای منەوە تۆپی بالە. شتێک نییە بڵێم بتوانم لەبیری بکەم، ئەگەر لەبیری بکرێتن چووکە کەسایەتێک کەسێکە وەکو بڵێن ئەمن دەڵێم کەسێکە ناڵێم تۆپێکە، کەسێکە کە نزیکەی 20 ساڵە 20 شتێک ساڵە لەگەڵە من هاوڕایە و برادەرمە و بە هەموو ژیانمەوە سەفەرم کردووە لەگەڵی، دانیشتم لەگەڵی، ینی بە خۆشحاڵیەوە خۆشیم دیتێ لە تۆپی بالە، ناخۆشیم دیتێ لە تۆپی بالە. ئەوەی منی گەاند بۆ ڕۆژە بەڕاستی هەر ئەو تۆپی بالەیە بووە. زۆر باش، ئەمە بۆ تۆ ئەوەندە گرنگە. 2000 تۆپی بالە بۆ ئێمە بۆ خەڵکی بەگشتی تا چەندە گرنگەوە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی یەکێتی تۆپی پێی هەرێمی کوردستانە یاخود یەکێتی لیژنەی تیپە میلیەکانە چی ئەو بابەتانی کە پەیوەستن بە تۆپیەوە تا چەندە گرنگی پێدەدەن؟ بەڕاستی ئەو گرنگی دانەوەکو پێویست نییە، چونکە ئەوەی من دەیبینم لە تۆپی بالە تا ئێستا و گرنگی تەواوی خۆی پێنەدراوە. زۆربەی هەتا گەبڵم یانەکانیش نەک تەنها یەکێتی تۆپی بالە، هەتا یانەکانیش ئەوەندەی گرنگی بە تۆپی پێدەدەن ئەوەندە گرنگی بە تۆپی بالە نادەن. ئێمەش لەگەڵ تۆپی پێینەوە و پێشمان خۆشە و یانەکانمان خۆش دەبێ و بەڵام ئەو خەڵکانەی کە مەسەرەن من 2 ساڵ مدیری ئەکادمی هەولێرێ بووم و هەر بۆ خۆشم ڕاهێنەری ئەکادمیەکەش بووم، ینی هەندێک بنەماڵەم ناسی بە خۆشحاڵیەوە تا مەزرۆی ئەوەی بن مناڵەکانیان فێرە منداڵەکانیان فێرە تۆپی بالە بێتن لەبەر ئەوەی حەز و ئارەزوێکی تەواویان هەبوو. ئەمن ئەوە نابینم لە ناوێچێتی تۆپی بالە. بەڕاستی ئەوان دەتوانن فێرگەیەک تایبەت بەخۆیان بکەنەوە، دەتوانن ینی دەعمێکی ئەو کەسانە بکەنەوە کە فێرگەیەکەکەن. بڕوا بکە من 2 ساڵ فێرگەیەکم هەبوو لە سەرۆکی دێچێتی تۆپی بالەوە تا دەگاتە ئەندامەکان، ئەگەر 10 کەس بن 8یان دەزانی هەر فێرگەکەیەک بە ناوی تۆپی بالە کە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرە. ئەوە بۆ خۆی کارەساتە. تۆ کەسێک دێت هەموو ژیانی 8 ساعت لە کۆلێژەکەی داوام دەکات، دوای 8 ساعت دەجاتی بچی استراحەتێک لەگەڵ ماڵ و منداڵەکەی بکە، دێتن 4 ساعتیش فێرگەیەک بەڕێوە دەباتن. چەند کەسیانێک لەبەردەستم کاریان دەکرد و لەگەڵ ئەوانی کە خەریجی کۆلێژی پەروەردەوەرشی بوون یعنی ئەکادمی بوون، بەس لەبەر خاترەوەی خزمەتێکی بچووکی ئەو منداڵانە بکەین بڕوا بکەیت تۆپی بالەم نەدیت بێ، کەسم نەدیت. 2 ساڵان ئەمن بەردەوام بووم، ئەو ساڵیش بە تەما بن بەردەوام بین لەبەر نۆژەنکردنەوەکەی هۆڵی داخراوی شەید فرانسۆ هەرێری نەماتوانی بەردەوام بین. ئینشاڵڵا پاش تاواکردنەکەی بەردەوامیش دەبینەوە. کەسێکم نەدیت ڕۆژێک لە دەستخۆشی دێتەکەم دەسوەر ئافرینێک بۆ تۆ. بەڕاستی پشگیریەکی باش بۆ تۆپی بالەیە، داهاتوێکی باش وەکو بە شێوێکی ئەکادمی دروست دەکەی بۆ تۆپی بالە نەمدیت. ئەوەش بە خۆی کارەساتە. ئەگەر ئەمن سەرۆکێک بووم یاخود دەستەیەک لە ئەندامانی یەکێتی تۆپی بالە بم، دەبێت یەکەم کارم بۆ بێتن چۆن بتوانم کەسایەتێکی تۆپی بالە دروستکەم. کاتە تۆپی بالە چیمان پێ بەخشێت یا چیت هەیە بۆی کە هانی خەڵکی بدەیت بچن دەست پێ بکەن خۆیان فێری یا مناڵەکانیان بنێرن بۆی کە فێری تۆپی بالە ببن؟ من ئەو تۆپی بالەیە کە بە منی بەخشی هەموو شتێکی بە من بەخشی، بەڕاستی ژیانێکی تەواوی کاملی بە من بەخشی، بەڵام بۆ ئەو کەسانێک کە چیان پێ بەخشێت من تەمەنا دەکەم. ینی پێش ئەوەی کەسەکە خۆی بکاتن کەس ناتوانێتن خۆی پێ بگەینتن، دەبێت لە یانەکانەوە زیاتر گرنگی پێ بدرێتن، چونکە یانەمان هەیە تۆپی بالەی هەر نییە، یانە هەیە مەسەرەن هەیەی گرنگی پێ ناداتن، یانە هەیە گرنگی پێدا فترەیەک دوای واز دێنیتن. من ساڵ هەبووە لەگەڵ یانە بوومە یەکەمی عراق بووینە یاخود یەکەمی کوردستان بووینە، دوای ئەو بەشداری خولی کوردستان و عراقمان نەکردێت لە تۆپی بالە. ئەوانە کارەساتە، دەبێت لە فێرگەکانەوە دەست پێ بکەن بەڕاستی بە شێوەیەکی ئەکادمی بە شێوەیەکی دروست تا دەگەنە ئاستێکی ینی ئەگەر بڵێم جوانانیش بێ یاخود شەباب بێ ئەو کاتی لەگەڵ یانەکان بەردەوام بن. ئەویش ئەگەر من کوڕەکەی خۆم
کوڕەکەی خۆم بڵێم ئەتوو کاکەگەر بووبی بە باشترین یاریزانی هەرێمی کوردستان با نەک شارێکیش دەتوانی خۆت بژینی ئەو پارەیە کە وەری دەگری بەشی بژێوی ژیانی خۆت دەکا یان ئەگەر بزانم نایکاتن نەهێڵم بیکە ینی هەندێک شت هەیە بەڕاستی ڕاستە هیوایەتێکی تایبەتە بەڵام هەموو کەس وەکو من دکتۆریایەکی نییە لە جامیعەیەک ڕاتبێکی تایبەتی خۆیان بیتن ئەگەر لە موچەیەک وەگرێت لە تۆپی بالا یان وەرنەگرێتن هەریەک ببووی نەخێر هەندێک کەسێ ژیانی وەرزشی وای لێ دەکاتن بتوانین ژیانێکی خۆش بخۆی بەڕێوە باتن کەواتە نەبوون و مسۆگەر نەبوونی ژیان لەوە چێ هەلو دەرفەتی بە یاریزانبوونێکی باشیاوە پاڵەوانبوونی لە بەشێ لە زۆر لە یاریزانەکانی ئێمە سندۆتەوە لەبەر ئەوەی من ڕۆژێک لە بیرمە 2007 بوو 2008 بوو یعنی یاریەکی زۆر باشمان کرد نازام لەگەڵ یانەیەک بوو یارەکەمان بردەوە سوتفەی کرد تەلەفۆنێکم بۆ هات ئەمش گوتم بە سەرچاو ئیشاڵەت ئێوارێکە بۆت دێنم ساحەبی خانوەکەی من کرێتی بمە و کاتی کابراایەک لە لای من ڕاوەستا گوتی مامۆستا جەنابەت کرێتی گوتم باڵێ گوتی 3 ساڵ لە منتەخەبی عێراقی کاپتنی نادی هەولێری جەنابەت کرێتی گوتی یانیا من منداڵەکەی من هیوایەتمەوەی ببێتە یاریزانێکی تۆپی بالا ئەگەر ببێتە وەلید عارەبیش دەبێتە کرێتی یعنی بۆ بالێ بکات دەی نێرمە تۆپی پێ 2 گۆڵ دەکاتن و 100 میلیۆن وەردەگرێت هەر لەو کاترا من بیرم کردەوە مەسەلەن چۆن دەبێت زۆر ینی دقیقاً جیاوازی کێ دروستی کردووە کە تۆپی پێ 100 میلیۆن وەرگرێ و تۆپی بالا لە کرێچێت یا بژی ئەوە یەکەم شت لە یەکێتی تۆپی بالا یعنی تۆپی بالای بچوو کردێتەوە لە سەرەتادا لەبەرەوەی ئەگەر ئەوان چەند گرنگی پێ بدەن یانەکانەوە گرنگی پێ بدەن تایبەتە بەوانەوە دووەم یانەکانیش دەوری سەرەکیانە یانەکانە من زمانێکە بووە مەسەرەن گرێبەستەکەی من 80 میلیۆن بووە 85 میلیۆن بە موچەی ماگانە کەشم لەگەڵی میلیۆنێک بووە یعنی گەیشتینە نزیکەی 100 میلیۆن وەرمان گرتووە لەخوا بە زیادبی ئەمە خۆمان گەیاندا ئەو شوێنەی کە ویستمان بەڵام ئێستا نەماوە ئێستا گرێبەستی یاریزان 10 میلیۆن 5 میلیۆن ئەویش نییە ئەگەر بیدەنی یاخود موچەیەکی بدەنێ موچەکە بەشی دوو جلوبەرگی وەرزشی و هاتوچۆیەکەی ناکە ئەوانەش بۆ خۆی کارەسات بۆیش تموح نەماوە زۆر باشوا بێنە سەر فێرگەکە دەسە چی لێ هاتووەوە چەند خەڵک یا چەند منداڵ چەند گەنجت پێگەیاندووە نزیکەی 80 بۆ 100 کەسێم هەبوو تقریبا لە فێرگەکە بە کوڕان و بە کچانەوە 2 ساڵ بەردەوام بووین بەڵام تەنها بەردەوام بوونەکەمان لە کاتی پشوو بوو ینی لە کاتی دەوام نەمان دەتوانی ساڵێک گوتم لە کاتی داوامیش بەردەوام دەبم بەڵام بینیم لە 80 کەس 10 کەس دێ 15 کەس دێ زەحمەت بوو بەڕاستی هەم کاتەکەمان تێک دەچوو هەم تەمرینەکانش ڕێکدەن دەکرد مەسەلەن لەو 15 کەسەی پێنجی ئافرەت کرد داتن منداڵ بوون دەیان کوڕداتن نەشم دەتوانین تێکەڵیان کەم چکە تەمرینەکانیان جیا بوو تەنها لە کاتی پشوو بەردەوام بووین 2 ساڵان خۆشبەختانە ئەمن لە خولێکی قوتابخانەکان دانیشتە بووم و خولێکی شەبابیش کراوە لە کوردستان دەتوانم بڵێم 150 یاریزانەکانی کە یاریان دەکردوی فێرگەکەی من بوون ئەوە بۆ من زۆر بوو ینی ئەتوو ئەگەر لە 2 ساڵەکەی من 6 مانگم تەمرین پێکردن چونکە هەر ساڵێک 3 مانگ بەس تەنها لە پشوەکان چەند یاریزانێکم دیت بە خۆشحاڵەوە ئێستا یاریزانەکانی خۆمان لە یانەی هەولێر ئەوانی لە دوای خۆمان شەبابی هەولێر نزیکەی 6-7 یاریزانی خۆمە ئەوانەی کە لە ئەکادمیەکە لەگەڵم بوون ئەو ئەکادمیای منیش ئینشاءڵڵا لەگەڵ نۆژەکردنەوەی هۆڵەکەمان کە تەواوبوونی 100% بەردەوام دەبین و لەسەر کارەکانمان بەرەشێتین جەنابتان لە بواری عەمەلی و ئەزموونیەوە گەشتونەتە ئاستێکەوە ئێستا پەنجەی ئازایەتی و پاڵەوانێتیتان بۆ ڕاکێشێت لە بوارە ئەکادمیەکەشەوە لە بۆکۆی لە ڕاپۆرتەکەدا بینیمان دەبیتە خاوەن و وەرگری بڕوانامەی دکتۆرا لە بوارەکەی خۆتدا کۆکردنەوەی ئەم لایەنی تیۆری و عەمەلیەیان بۆ منە کردداری و نەزەریە تا چەند بۆ منە گرنگێکی زۆرترەدا بە بوارەکەیتەوە تا چەند ئەم بۆنی جەنابەت لە نێو زانکۆیەکە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە واکە گرنگی و بایەخێکی ئەوتۆ بۆ وەرزشی بالە بگەڕێتەوە بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە چونکە ئەگەر تا ئێستا ئیشم کردبێتن لەوانەیە بە خیبڕەیەکی خۆم و مەدانی ئیشم کردبێت لەوانێت چونکە نزیکەی 20 مدەڕیبی جیاجیام دیتێ کە لەگەڵیان ڕاهێنانم کردووە بەڵام ئێستا گەیشتیمە شتێک کە وەکو بڵێم خۆم وەکو مدەڕیبێک ڕەفتار بکەم ئەمن تا ئێستا قوتابی دکتۆرا بووم باخود بڵێم یاریزانێک بووم پرسیارم لە خەڵک دەکرد بەڵام لە دوای بەدەستێنانی ئەم شادەیە خەڵک پرسیارم لێ دەکات ئیدی گرنگی دانەکەی من لێرە ڕادەست پێ دەکاتن هەموو ئەو زانیاریانەی کە لە دکتۆرا خوێندومە یاخود لە ماستێرەکەم خوێندومە کۆم کردیتەوە بەڕاستی و چۆن ڕەبتی بکەم بە بەرنمەیەکی تەدریبی یاخود بەرنمەیەکی تعلیمی یاخود بەرنمەیەکی فێرکاری کە خزمەتێک بەو گەنجانە یاخود بۆ منداڵانە بکات لە فێرگەکە یاخود لە یانەکەشم چونکە
منیش هەتا یاری ناکەم ینی تمۆحیشم هەیە بەڕاستی من کەسایەتیەکەم لە ناو عملیدا ینی ئەگەر بمکەنە هەرتی پۆستێک ئیداری بێنایکەم حەزم لە ئیشی ئیداری نییە بۆیە پێم خۆشە ئەوانە هەموو ڕە بکەم بتوانم خزمەتێکی ئەکادیمی جوانی ئەو کەسە بکەم کە لە بەردەستم پێی خۆشە فێر بێت زۆر باشەکە گولیت سەبار بە فێرکردن یا فێربوونی بالا ئێستا بۆ نمونە گەریاری جیمناستیک بینە بەرچاوی خۆمان دەبێت کەسێک بێ هێشتا منداڵ بێت تەمەنی کەم بێت بۆی کە جسمی نەرم بێت بتوانێت بە ئاسانی حرکاتەکان بکە بەڵام بالا چ جۆرە کەسێک چ جۆرە تەمەنێک دەتوانێت لە ئێستەوە بڕیاری بۆ بدات چی خۆی فێر بکات من لە کاتی فێرگەکەمدا ینی ساڵم تهدید کرد بوو لە مەسەرەن لە 10 ساڵ تا 14 ساڵ بەڵام هەندێک دایک و باوکداتن یعنی بەتموحەوە منداڵەکەی 8 ساڵە یان 7 ساڵە وەرم دەگرتم گوت مشکلێک نەفێربی کوڕەکەی من 6 ساڵە هەر 6 مەهارەکەی هەر 6 کارهەمەکەی کە هەمانە وەکو من دەیزانێتن بەڵام بەبێ ئیمکانیت لە بەرەوەی منداڵە چەند زووتر دەست پێ بکە باشترە گرنگەوەیە لە خوار 6 ساڵ تۆزێک زەحمەت دەبی بۆوی نەوەک تووشی پێکانێک بێت لە بەرەوەی هەرچەندە وەزنی تۆپی تایڕی تۆپی بالا مەسەرەن وەزنێکی خەفیفیەیە بەڵام لە پێشی 6 ساڵ تۆزێک زەحمەتە بۆ ئەوان بەڵام ئەمن بابی بووم هەموو ڕۆژ لە ماڵێ تۆپێکین بۆ دێنێتن لەگەڵ من تەمرین دەکات دێمە خۆڵک داخراوەکان هەر لەگەڵ من دێتن تەمەنی لە تەمەنی 8 تا 10 ساڵ دەست پێ بکاتن یعنی ئەو کاتی خۆی دەناسێتن بەسەرەن بۆ چ پۆستێک دەبێت بۆ چ شتێک دەبێت 2-3 ساڵ بەردەوام دەبێت تا فێرە کارامەکان دەبێت بە شێوەیەکی گشتی ئەگەر کەسایەتێک تەمرینی پێ بکاتن دەتوانیتن مەسەرەن ئەو بەهرەیە لەو کەسایەتیدایە بۆ ڕافع دەبێت بۆ کابسێکی مەرکەز سوار دەبێت بۆ مەسەرەن خەت خەلفیەک دەبێت بۆ لیبڕۆ دەبێت ئەو کاتیا تو دەتوانی بڕارێک لەسەرەوەی بدەیت بەڵام ئەگەر لە 14 ساڵ و 15 ساڵ بۆ من هات چکە 14 ساڵ و 15 ساڵ یاری دەکەن خولەکاندا ئەوانە دەبنە ناشئین یاری دەکەن پێش ئەوە لە 10 ساڵە تو بێتن 4 ساڵەکە ئامادەی دەکەی و 4 ساڵە هەموو شتێک فێر دەبێتن و دەتوانی چۆن کەسێک ئەگەر نەخۆش بێتن دکتۆرەکە لەوەی چاک تەشخیصی نەخۆشەکەی بزانانی لە عیلاجەکەی باشترە چکە من ئەگەر شانم بێشتنە و عیلاجێکی مەسەرەن ڕانم بۆ دانێتن سەقەت دەبم خەرا دەبم تێک دەچم و ئێمە ژوایە ئەگەر ئەمن تەشخیصی بکەم ئەوی کەسایەتە بۆ چ پۆستێک دەبێتن ئەو کاتی دەتوانێتن بە بەهرەکەی خۆی لەسەر ئەو پۆستی خۆی ئیش بکاتن و بگاتەوە ئاستی کە دەوێتن بەڕێی من لە 6 ساڵی ڕدەتوانێتن بەڵام ئەگەر بێ سەر یانەکان ناهێڵن ئەوە بۆ فێرگەکانە یانەکان لە 14-15 ساڵ کەمتر بێتن ئەسڵ لێ ناگەڕن بێت تەمرینیشیان لەگەڵ بکەم زۆر زۆر بەکوتی کاگوەلی 2000 ئاستی بەتایبەت تاکی کورد لە یاری بالەدا چۆن دەبینی و قسەت بۆ پێوە لایەنە پەیوەندیدارەکان بە بالە لە هەرێمی کوردستان چییە بۆی کە ئەو توانە باشەی کە تاکێکی کورد هەیەی لە بالە بتوان بەرجەستەی بکەن و بیان کە بیانکەنە پاڵەوانی عێراق و تەنەند وڵاتانی دەوروبەر بەڕاستی من ینی ئاستی کورد ئێستا بە پەنجەی دەست دەژمێردرێن کە ئەوانەی باشن پێشتر من و بەڕێز دکتۆر علی تەها کە کاپتینی یانەی پێشمەرگەی سلێمانیە بۆ ماوەی چەند ساڵێک یانی 10 ساڵ زیاتر لە هەڵبژاردەی عێراق یاریمان کردووە دێمە گەیشتینە مەرحەلەیەک یانی ئەگە هەڵبژاردەی عێراق لەبەر دەرگاکەمان تەمرین بکات نەچین چکە وەڕز بووین ئەوەندە سەفرات و ئەوەندە بەتوڵات بەشداریمان کرد لە دوای خۆمان نابینی مەسەرەن یاریزانێک بڕوا بۆ ئەو شوێنە یاریزانی باشمان هەیە بەڵام نەگەیشتە و ئاستەی کە بتوانێت بە شێوێکی ئەساس لە هەڵبژاردە یاری بکە یاخود بیبن هەر بۆ دوو معسکەر تەدریبی ئەمن پێم باشە ینی ئەو مەسئولانی ئێستا لایەنەکەی خۆم لایەنەی هەولێرم ینی نزبەیەک پارە هەیە کە دەدرێت بە یانەکەمان هەر لە سەری نووسرایە بۆ تۆپی پێی یانەی وەرزشی هەولێر حەقیان دینارێک بدەن بە تۆپی بالا یان حکومەتەکەشمان تۆپی پێەکەی دەوێتن مشکلەکەی مە تەنها لە یانەکە و لە یەکێتەکە نییە بەڵکو حکومەتەکەی من میزانیەکی تایبەت بداتن بە هەولێر تایبەت بە تۆپی پێ ینی ئەوان حدیان 5 میلیۆن دەربین بیدەن بە تۆپی بالا ئەوەش مشکلی ینی لەسەرەوەی خۆشمان هەر پارەکە بۆ تۆپی پێ ئەمەش لەگەڵ تۆپی پێینەوە ئەمەش تەمەنا دەکەین بەڵام هەموو یاریە گرنگی خۆی هەیە بەڵێ زۆر سپاس بە بەڕێز وەلید عارەب عەبدوڵڵا یاریزانی وەرزشی تۆپی بالە زۆر سپاس بە ئومێدیەوەی ئینشەڵڵا هەمیشە لە لووتکە و سەرکەوتنا بتبینین و پاڵەوانێتی باش و گەورە بۆ تۆپی وەرزشی کوردستان بەدەست بێنین زۆر سپاس زۆر سپاس دووبارە بەخێر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز خۆش